یەکێ لە دەوڵەمەندەکان کە زۆر دەوڵەمەند بوو هەموو جارێکی فەرموو ئەی من دڵم خۆش نییە، من مرتاح نیم، من چی بکەم باشە؟ ڕەفیقێکی پێیوت ئەزانین تۆ بۆچی مرتاح نیت؟ فەرمی لەبەرەوەی کە خێر ناکەی. وتی چۆن خێرکەم؟ بە مزگەوت باشە. وتی بە مزگەوت باشە. ئەی لە شوێنی تر هەرچی دەرگاکانی خێر بوو لێیدا ڕۆژێکان وتی ئەی بۆ نایت؟ کۆمەڵی عەرەبانە کۆمەڵی مناڵ هەیە معەوەقن دەرەوە نابینن مەشلولن لە جێیان، بۆ نای کۆمەڵی عەرەبانەیان بۆ بکڕی؟ وەڵڵاهی خۆفکرەیەکی جوانە. هات کۆمەڵی عەرەبانی کڕی، تی دە مناڵەکانم بۆ کۆکەنەوە با لە ڕێی ڕێکخراوێکی خێرخوازیەوە عەرەبانەکەیان تەسلیم بکەم. ئەڵێ مناڵەکان ئەو ڕۆژە هاتن عەرەبانەکەیان تەسلیم بکەم. ئەڵێ هەمویان عەرەبانی خۆشیان برد و ئەو تازە پێیان گرتووە لە خۆشیە فەڕێیان لێیا و ئەهاتن و ئەچوون و دڵیان زۆر خۆش بوو. ئەڵێ یەک مناڵ هەر ئاوا وەستا بوو سەیرێ کردم. منیش وتم بوا سەیر مەکەیت؟ وتی ئاخرە مەوێ لە قیامەتدا دەموو چاو بناسمەوە بڵێم خوای گەورە ئەم پیاوە لە دنیای دڵی خۆش کردی. لەو ڕۆژەی کە هەموو کەسێ لە دەست کەس و کارەکەی ڕاکە، مناڵ لە دەست باوک ڕاکە، ئەم ئەوێ دەموو چاوی ئەم خێرخوازە بناسێتەوە بۆی شفاعەتی بۆ بکا لای خوا. ئەڵێ ئیتر لەو ڕۆژەوە هەستم کرد خۆشی چییە؟ لەو ڕۆژەوە هەستم کرد خەفەتی ماڵ ئاوایی لە خەفەت یعنی چی؟ لەبەرە خۆشەویستەکانم دەرگاکانی چاکە زۆرن لێی بن